کەس و کار و عەشیرەتی هەروتی و تەواوی خزمانی دەڤەری سیساوە ئەمڕۆ لە ڕێوڕسمی ناشتنی کە لە پیاوێکی تر تێکۆشەرێکی تری ڕێگای کوردایەتی و یەکێتی نیشتیمانی کوردستان لە گوندی سیساوە لەو ڕسمە بەشدارین هەموو لایەکمان زۆر بەخێربێن. ئەمەوێ بە ناوی سەرکردایەتی هەولێر و مەڵبەندی شەشی سۆران لەسەر ئەو ڕووداوە گوماناویە وتەیەکتان پێشکەش بکەم. چەند ڕۆژێک لەمەوبەر دەستگاکانی ئاسایشی گشتی پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری ئاسایشی سۆران و شەقڵاوە کاتژمێر 11:30 شەو هەڵ ئەکوتنە سەرماری کاکمەجیدی جوانەمەرگ دەستگیری دەکەن لەگەر میوانێکە ئەیبن بۆ ئاسایشی گشتی. پاش 2 ڕۆژمانەوە لە ئاسایشی گشتی هەواڵی ئەوە بە خزمەکانیان ڕاگەێنن کە گوایە کاکمەجید خۆی خنکاندووە. ئەمە جێگای گومان و پرسیارە. ئێمە هەمومان شارەزای ئاسایش و قەوانینیشین، هەموو دادگایەکانی زەبتی قەزایی چ پۆلیس بی، چ دژە تیرۆر بی، چ ئاسایش بی کە خەڵک ئەگرێ یەک لە واجبە هەرە سەرچیەکانی ئەوەیە ئەبێ زیندانیەکە بپارێزێ. پاراستنی ئەو زیندانیش بەهۆی ئەوەیە لە شوێنێکی پارێزراو بێ وە خۆشی لەو هەموو کەل و پەلانەی کە مەترسین بۆ سەرجانی پێی نەبیتن. کەواتە لێرە ئێمە ئاسایشی گشتی ئەخەینە ژێر پرسیارەوە چۆن هێشتیان یان ئەو ژوورە بۆ کەلوپەلی خنکانی لێبوو یان چۆن هێشتیان کەلوپەلی خنکاندن لەگە خۆی باتە ژوورەوە. کەواتە ئەوە لای ئێمە جێگومان بوو، بۆیە ئێمە دوێنێ لە هەولێر لە گەتاوی خزمانی کاکەمەجید و برادران لە سەرکردایەتی هەولێر مشوری ئەومان خوارد کە بەڕاستی ئێمە بەو ڕاپۆرتەی شیکاریەی کە لە توب العەدلی هەولێرەوە کرا ئێمە ڕەزامەند نین، بۆیە هەڵسان تەرمەکەمان بەڕێ کرد بۆ توب العەدلی سلێمانی. دیار لەوێش برادران خەمێکی زۆریان بۆ خوارد، لیژنێکی زۆر باڵیان پێکیناوە بۆ توێکاری ئەو تەرمە. سەرەتاکان دەردەکەون کە تەرمی کاکەمەجید ئەزیەت و ئازارێکی زۆری پێوە دیارە، زۆری لێدراوە، زۆر ئەزیەت دراوە. بەڵام ڕاپۆرتە گشتیەکە تەسلیمی کەس ناکرێتن هەتاکو ئەو لیژنە باڵایی کە دروست دەبیتن بۆ لێکۆڵینەوە ئەو ڕاپۆرتە تەسلیمی ئەو لیژنەی دەکرێتن بۆ لێکۆڵینەوە. بۆیە ئێمە داوا دەکەین لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، دەستگای ئاسایشی گشتی لە هەموو لایەنێکی بەرپرس و لایەنی پەیوەنددار بەو کێشەیەوە هیممەت بکەن، هەوڵ بدەن، ناکرێتن دەستگایەک ناوی ئاسایش بیتن کە بۆ پاراستنی کەسەکان و نیشتیمان و نەتەوە بێتن بەو شێوەیە ڕەفتار بکاتن. ئەبێ لێپرسینەوەیکی جددی لەوە بکرێتن بۆ ئێمە هەموو لایەکمان و خزم و کەسەکانیشیان بگەنە ئەو قەناعەتە کاکەمەجید ئەگە هەر تهمەیەکی لەسەربی هەر گوناحێکی کردبیتن بە پێی هەموو قەوانین و زەبتێکی قەزایی تاوانبار نییە هەتا ئەو کاتەی کە تاوانەکەی لەسەر ئیسپات دەبیتن، کە تاوانەکەشی لەسەر ئیسپات بوو ئەبێ بە ڕێکاری یاسایی سزا بدرێتن. ڕێکارە یاسایەکانیش یان حکمی کۆتای هەتایە یان لە سێدارەدانە. سێدارەدانیش لە هەرێمی کوردستان ڕاژیراوە. ناکرێت بەو شێوەیە بوو ڕفتارە پێمان بڵێن وڵا خۆی خنکاندووە. بۆیە ئێمە جارێکیش داوا دەکەین کە بەڕاستی هەموو دەستگا پەیوەنددارەکان جهدێکی تاو بکەن بۆ ساکردنەوەی ئەو ڕووداوە. داوە لە خانەوادەکە و کەس و کار و هەموو خزمانی هەروتیش دەکەم دان بە خۆیان دابگرن، هێور بن، لەسەر خۆ بن، هەتاکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی سەرشانی خۆیتی کە بە دوای ئەو کێشەیەدا بڕاتن لێ بکۆلتۆ لیژنەی باڵای بۆ دروست بکاتن لە هەموو لایەکیانە چکە کاکەمەجید خۆشی پێشمەرگە بووە، پیاوێکی قارەمانی دەڤەرەکە بووە، پیاوێکی هاوکاری جددی ناوچەکە بووە. ئێمە برادەری هەموو لایەکمان بووە، خۆشەویستی هەموو لایەکمانە. لە کۆتاییدا ئەڵێم ڕۆحت شاد کاکەمەجید بە ناوی سەرکردایەتی هەولێر و مەڵبەندی شەشی سۆران پرسە و سەرخۆشیمان لە تەواوی خانەوادەی کاکەمەجید و کەس و کار و عەشیرەتی هەروتی و تەواوی خزمانی دەڤەرەکە دەکەین. ئێوە زۆر بەخێر بێن، ئازیەتتان کێشە، هەموو لایەکتان بەخێر بێن، سەرچاو، زۆر سپاس بە هەموو لایەکتان.